be a big boy. I'm just a kid who's 4. Each day I grow some more. I like exploring. I'm Caillou. So many things to do. Each day is something new. I'll share them with you. I'm Caillou. My world is turning, changing each day. With mommy and daddy, I'm finding my way. Growing up is not so tough, except when I've had enough. There's lots of fun stuff. I'm Caillou. Caillou, Caillou. I'm Caillou. That's me. دە گەورە وەرە چیرۆکێکمان بۆ بخوێنەرەوە چیرۆکێکی کایۆ. ئەبێ کایۆ ئەمڕۆ چی کردبێ؟ ناونیشانی چیرۆکەکە ئەڵێت گیلبەرد و کایۆ. سێرکە گیلبەرد، ئەمە وێنەی پشیلەیەکە. تاقەتم نەڕەنکردن چووە، ئەمەیە لەگەڵێکێکە یاری بکەم. ڕۆزی! کایۆ ئەیویست لەگەڵ یەکێکە یاری بکە، بەڵام ئەیزانی ئەگەر ڕۆزی خەوتبوو نابێ خەبەری بکاتەوە. کایۆ خۆزانیە بێ بێدەنگ بیکایۆ. بەڵام یەکێکم ئەوە یاریم لەگەڵ بکە باوکە. ببوورە کایۆ، ناتوانین ئێستا یاری و لەگەڵا بکەین. دوایی خۆت لەگەڵ ڕۆزی یاری بکە. کایۆ نەی ئەویست دوای یاری بکە، ئەیویست هەر ئێستا یەکێک هەبێ یاری لەگەڵا بکات. ئەتەوێ یاریم لەگەڵا بکەی گیلبەرد؟ کایۆ لە ناکاو بیری لە یاریەکی تر کردەوە کە ئیتوانی هەر بیکەن. ئێستا ئێمەوە. کایۆ ئەیزانی گلبەر حەزی لە چیرۆکێک نییە باسی سەگ بکات، بەڵام لە دڵی خۆیاوەتی بەشکێکم گلبەر حەز لە چیرۆکی مشکەکان بکات، هەروە چیرۆکی باڵندەکانیش. ئەمە چیرۆکێکە لەبارەی مشکێکەوە کە ناوی مشکەیە. ڕۆژێکیان مشکەکە هاوڕێکی هەبوو ناوی مشکێ بوو. ڕۆژێکیان مشکێ و مشکە گیلبەرد سەیری ئەم مشکە ئێسکسووکە. گیلبەرد سەیری ئێرە بکە. ئەزانم ئەتوانین یاری بکەین. مەجوڵێ بابا ئەتبا بۆ گەڕانێکی زۆر خۆش. لێرەوە بچۆ بۆ ئەو سوچە. گیلبەرد و من یاریەکەین. من بە حساب باوکم. کایۆ ئەو یاریە یاری مرۆڤە. یاری مرۆڤە؟ ئەزانی چۆن؟ تۆ حەزە لە یاری مناڵی ساوانیە لەبەر ئەوی کە خۆ ساوانی وانییە؟ وایە؟ گیلبەرش پشیلەیە مرۆڤ نییە، بۆیە حەزی لە یاری پشیلەکانە. ئەزانی زۆر حەزی لە چه یاریەکە؟ بەڵێ تۆ حەزت لە یاری پشیلەیە وانییە گیلبەرد؟ میاو بیگرە گیلبەرد. میاو ئێمە پشیلەین بێکەوە یاریەکەین. میاو دوو پشیلەی جوانمان هەیە. دە گەورە چیرۆکێکی تازەی کایۆ نییە بۆمان بخوێنیتەوە؟ با سیرکەین. ئەم چیرۆکە هیچ سەردەمێکە کایۆ تەمەنی تەنیا 3 ساڵ بوو. ناونیشانەکەشی ئەمەیە شەوێکی هاوین. پێم بڵێن کەیان؟ وا هاتن. وەرە ژێرەوە دایە گەورە. پێی ناچم. دایە گەورە تۆ زۆر گەورە بوویت ئەزانی. دا گەورە خۆشەویستترین چاودێری کایە و ڕۆزی بوو لە هەموو دنیاە. چۆنن مناڵینە؟ ئەوە چیەکەی ڕۆزی؟
دوای ئەوەی دایە و بابە ڕۆیشتن دایە گەورە دەستی کرد بە یاریکردن لەگەڵ کایە و ڕۆزی. لا 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 لا. اینجا کاتی نووسن هات. کاتێ دایە گەورە چیرۆکی بۆ ڕۆزی خوێندنەوە و خەوی لێخست کایۆ دەم و چاو دەدانیەشت. اینجا چۆ جێگا و چاوەڕێ کرد دایە گەورە بێت و چیرۆکێکی بۆ بخوێنێتەوە. ڕۆژێ لە ڕۆژان یەکێکا کە دایە گەورە چیرۆکەکەی ئەخوێنەوە کایە و وردە وردە چاوی گەرم ئەبوو. شەوشات گیلبرت کایۆ دیسان خەبەری بۆ و هەرچەندێک کرد خەوی لێ ناکەوتەوە هەوڵیا سەرینەکەی چاپ بکات بەڵام سوودی نەبوو. دنیا هاوین بوو هێشتا دەرە و ڕووناک بوو. کایۆ ئیتر چۆن خەوی لێ بکەیت کە ژوورەکەی ئەوەنە ڕووناک بێت. خەوتن سەر بەرە خواریش سوودی نەبوو. کایۆ هەرچەند یەکرد خەوی لێ ناکەوت بۆ زۆر تووڕە و بێزار بوو. کایۆ تۆ سەرە لێ تێک چووە سەرت لەو جێگەیەدا ناوکابێ قەستی لێبێ. گەورە ناتوانم بنوم. ئەزانی بۆچی ناتوانی بنووی چونکە ئێرە زۆر ڕووناکە. ئەرزانم بۆچی. ژوورەکە و پەردەی پێوە نییە. ئەوە بەڕاست پەردەکان کوان. ئەبێ لەکوێ بن؟ بیرۆکەیەکم بۆ هات. کایۆ زۆر حەزی کرد بزانێ بیرۆکەکەی دایە گەورە چییە؟ ئەوە تانێک کایۆ ئاسمان لە شەوە ئیترە توانی خەو لێ بکەوێ. سپاس دایە گەورە. بەڵام ئەگەر ئاسمانی شەو بێ وا بزانم شتێکی کەمە. وانییە؟ ئامادەی کایۆ؟ ئەسمانی شەوەکەی کایۆ ئەوەنە جوان و خەونایی بوو کە کایۆ زۆر زوو خەوی لێکەوت. تەماشاکەن کایۆ بۆ بە پۆستەچی. ئەمەش بۆ چیرۆکەکەی ئەمڕۆمان زۆر گونجاوە چونکە ناونیشانی چیرۆکەکەمان کایۆ نامەیەکە نێرێت. بێتاقەتنی ئازیزەکەم؟ نەخێر دایکە. ڕۆژێکی خۆرەتاوی چەند خۆشە. ئەمەی وێنەی خوار بکێشم. وابزان پۆستەکە گەشت. بڵێ ئەمڕۆ هیچ نامێکی خۆشی تیابێ؟ پسوڵە 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 هەمووی هەر پسوڵەیە. خۆشە بێ لە باتی هەموو ئەوانە نامەیەکمان بۆ بێ. چۆنی کایۆ؟ هیچ شتێگەیە؟ دایکم ئێوێ نامەی بۆ بێت. ئێستا؟ کایۆ بۆ باوکی باس کرد چۆن دایە لەو هەموو پسوڵێ بێزار بووە حەز ئەکا هیچ نەبێ نامەیەکی بۆ بێ. باشە بۆ خۆمان بۆینە نێرین. ڕاستێکەی وابزانم نامەکەش حازرە. بەڵێ سیرکە ئەمە نامەیەکی زۆر جوانی لە دەرەچێ. ئەتوانی بینێرین بۆ دایکم؟ ئەی چۆن؟ واکەن سبەی بەیانی پۆستە چێکە بیهێنێت. کایۆ ئەیزانی هەنێ جار بە نووسینی PTX لەسەر نامەکە ماچە نێرن. ماچ زۆر باشە. ئێستا پێویستمان بە زەرفێکی نامەیە. ئەزانم لەگوێ باوکە ئێستا چمە هێرم یەکسەر یەمەوە. پولی پۆستەمان هەیە؟ ئەوە تا. گیلبرت! کایۆ تۆ لەکوێی؟ ئەوە بەجووتە بەتەمای چین؟ هیچ نییە. بەتەمای هیچ نین. وانییە کایۆ؟ وا دایکێکیان! ئەگەر بمانەوێت سبەینێ دایکەی نامەکەی بەدەست بگا ئەبێ ئەم شۆ هەموو شتێ ئامادەکەین و لەبەرەوەژە بێ. زوو بخەوین کوڕم بۆ هەر ئێستا بنوو. بەڵێ! ئەنجا ئێستا چیترمان پێویستە؟ پولێکی پۆستە باوکە! ڕاستە؟
زۆر جوانە! ڕۆژی دواتر کایۆ و باوکی زۆر زوو لە خەواستان بۆ ئەوەی فریای پۆستەچیەکە بکەون. دایکە وەرە پۆستەچیەکە هات! دایە وا بزانم ئەمڕۆ نامەیەکە پێگا. ئەم نامەیە سەرنجڕاکێشە. کایۆ شتێکی چاوەڕوان نەکراوی زۆر جوان بوو. لەوەژە چێ گیلبەر ئیمزای لەسەر کردبێ. سپاس کایۆ. ئەم نامەیە هەتایە لای خۆماڵەگرم. هەتایە؟ ئەمە جوانترین نامەیە تا ئێستا بۆم هاتبێ. کاتی خۆشتنە یا کاتی چیرۆکە؟ دەی پێم بڵێن کاتی چیرۆکە زۆر چاکە. یەکەم جار کاتی چیرۆکە، دواییش کاتی خۆشتن. ئێستا دەی بابزانین کایۆ ئەمڕۆ بە تەمای چییە؟ ناونیشانی چیرۆکەکەی ئەمڕۆ کایۆ فێری مەلا بێت. کایۆ ئەمە تا لێرەم. یەکە ناو ئاوەکەوە کایۆ؟ ئەمە دیسکێتەوە باوکە سیرکە. سیرکەن بابا. ئەم جاریان لەگەڵ ماوەرە بۆ ناو مەلەوانگە گەورەکە. بەڵێ باوکە. مەلاوانگەکەی ئەمڕۆ لەبیرە؟ بەڵێ. حەزەکەی بابە فێری مەلەو بکە؟ ئەی چۆن؟ 2 ڕۆژ دوای ئەوە کایۆ یەکەم وانەی پێوترا. فێربوونی مەلەکردنی پێخۆش بوو و دوای چەند وانەیەکی تر وردە باشتر و باشترە بوو. باوکە سیرم کە ها خەریکە فێرە بوو. هەزانم فێرە بی کایۆ. کایۆ حەزیە کرد مەلە بکات، هەر وەکو کوڕ و کچی گەورە. ئەتەوێ بچیتە ناو ئاوەکەوە؟ بەڵێ ئەمەوێ هەر خۆم مەلە بکەم کەس یارمەتیم نەیە. زۆر باشە، بیرۆکەیەکی چاکە. زۆر باشە. باوکە ئێستا سیرم کە چۆن مەلاکەم. بۆرە باوکە لەگەڵما سیرم کە چۆن بەتەنیا هەر خۆم مەلاکەم. ئافرین ئاوا دەست بجوڵێنە وەکو چۆن فێرم کردی. کایۆ قاچیای لە بنی مەلەوانگەکە و زۆری پێخۆش بوو کە خۆی بەتەنیا مەلاکە. دەی کوڕم. سیرم کە من مەلاکەم باوکە. زۆر باشە کوڕم. ئەتوانی وا بکەی. سیرم کە باوکە. لەپڕ کایۆ هەستی بە ترس کرد. کایۆ بەڵام باوکی لەگەڵ بوو. مەترسە کایۆ بمەلە وەرە بۆلام هەروەکو پێشتر چۆن هاتی. تۆزە ترسناک بوو وانە؟ بەڵام خۆ تۆ زانی من لەگەڵام بۆیە مەترسە. زۆر باشە باوکە. ئەزانی چی؟ ئەزانی چی تۆ توانی بەتەنیا مەلە بکەی کوڕم. ئەیتوانی وانێ باوکە؟ بێگومانە توانی. من زۆر شانازی پێواکەم.